بەڵێ بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاوم بۆ هەردوو خاتوونی بەڕێزی ئەندامانی پەرلەمانی عێراق. لە ڕاستیە دۆخی هەرێمی کوردستان بەداخەوە دەیڵێم دەبوو نموزەجێک بووایە. ئێستا نوێنەرانی کورد لە بەغدا گواستنەوەی ئەم نموزەجەی هەرێمیان لە عێراق تەبەنی بکردایە لە ڕووی شەفافیەت، لە ڕووی بەدامەزراوەی کردنی سەرجەم موئەساساتەکانی حکومڕانی، لە بەرەنگاربوونەوەی گەندەڵی لە زۆر بواری تر. بەداخەوە ئەمە ڕووی نەدا، هەرچەند ئێمە خاڵی تۆمارکراوی درەوشاوەمان زۆرە. ئەمە نادیدەگرتنی ئەو هەموو پێشکەوتنە نییە کە لە هەرێمی کوردستان هەیە، بەڵام بەداخەوە دەیڵێم لە سیستەمی حکومڕانی پەرلەمانی ئەوان لە پێش ئێمەوە پیادەی ئەویان کرد لە تەداولی سوڵتە بە شێوەیەکی سلمی. ئەوان نموزەجی پێشتریان نیشاندا کە ئێمە تەمەنامانە کرد عێراق ئاوێنە نەبێ بۆ ئێمە ئاوێنەیەکی واقعی بین بۆ گۆڕانکاری لە عێراق و بۆ دەوروبەریشمان. ئەوەی کاک فازڵ یا هەر برادەرێکی تر بیڵێ بەڕاستی خۆی ئازادە چی دەڵێ. ئەگەر ئەو پێی وایە پەرلەمان قوڕی گرتوتەوە، من پێم وایە پەرلەمان قوڕی بۆ ئەوانە گرتوتەوە کە یانەوێت بە کورسیەوە بنووسێن و ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات نەکەن و پێشێلی یاسا بکەن. بەڵێ ئێمە قوڕێکمان گرتوتەوە هەرکەس بیەوێ یاسا پێشێلکا لەو قوڕی هەڵەکێشین. ئەو قوڕەش دادگایی خەڵکە بۆ نوێنەرەکانی کە ڕێیان پێ نەدەن یاسا پێشێلکەن، یاسا سەروەر نەبێ، دەبێ یاسا سەروەر بێ و دەبێ هەمومان یەکسان بین لە بەردەم یاسا و دەبێ ئەم وڵاتە بەدامەزراوەی بکرێت. دوای هەشکابینە و چوار خولی پەرلەمانی هیچ بەهانەیەک نییە بۆ ئەوەی ئێمە ئەم وڵاتە بگەڕێنینەوە بۆ دواوە. بە پێچەوانەوە ئێمە ئاواتمانەکە هەرێمی کوردستان وێنەی وڵاتێکی دیموکراتی هەموو موئەسەساتی بەدامەزراوە کرابێ. ئێستا هەرێم ئەو وێنەی هەیە بۆەوە کە ئەگەر سین و ساد لەسەر حکوم نەبێ وڵاتە وێرانە بێ. تا ئێستا دامەزراوە نییە. دەگەڕێم وڵات خاتونە جیبا ئاماژەت بۆ کرد لە ئێستادا